من ناوم فايق عثمان مصطفى بالخيم هورامي لما وي همو تمنما تقريبا 51 ساڵ تمنما من لوانەیە لە 7 ساڵی و بەم لاوەیتر لەگەڵ باخا بووم چونکم لە هەورامان نبووین تا ئیسە 4 ساڵە ئێمە دەستمان کردووە من دەستم کردووە بە باخی زەیتون و باخی زەیتونم بەدەستەوەیە و لەگەڵ ئەم باخام ساڵانە ئینتاجێکی باشمان هەیە ئەگەر قەدەری خوا مەسەلەن شتێ نێنێتە پێشەوە تقریبا ئەڕوا بۆ 40-50 تەن ئێمە ئینتاجمانە بێ ئەویژەر لەبەرەوەیە کە خزمەتێکی باشی یەکەین و لەگەڵ ئەوە کە فریاشی ناکەوین فریا ناکەوین بڕێشی و زەحمەتی دنیاوە و جۆرەشتانەوە نە زۆرە فریا ناکەوین بەم شێوەیە 50 تەن زەیتون لێ یەکەینەوە وڵاتان کە سێرجەکەی بۆ مەسەلەن یەنێک شتێک ڤیددیۆیەک بەرنامێەوە ئەداتێ جیازی وا ئەداتێ ئەم جیهازە لە ماوەی سعاتێکا 20 تەن 30 تەنە بۆ ئەڕنێ ینی قرس نییە بۆ حکوومەت دەگەر یارمەتیەکمان بۆ ئەو دەسەڵاتدارانە بۆ ئەو بەڕێزانەی کە دەستیانە ڕوا بە هەر شێوەیەک یارمەتیەکی فەلاع بن لە هەموو ڕوویەکەوە ئەو جۆرەشتانە بۆمان دابینکەن کاکە نیوە قیمەتە بە پارەیە بە هەرچی هەیە لە وڵاتانە هەیە نازانم لە وڵاتی ئەمە بۆ نییە ئەم جۆرەشتانە الله بیست دوانم زەیتونمان هەیە لەوە چێ تقریبا نزیکە 1700 بن تا 2000 بن زەیتونە هەر زەیتونێ بە مهندسی نێژراوە لەبەرەوەی شتی ینی کەمی گرتووە ئەتوانێت تراکتۆر بە ناوی بگەڕێ و جیاز بە ناوی بگەڕێ بۆ شێوەیە زەیتون عادەتەن دوو جۆری هەیە جۆرێکی بۆ خواردنە جۆرێکی بۆ هێنە بۆ خۆشەکردنە جۆرێکی بۆ ڕۆنە ئێمە لە هەردوو جۆرەکەیمان هەیە ساڵانە لە هەردوو ڕۆنیشمان هەیە و مەسەلەن ئەمەیشمان هەیە بۆ خۆشەکردن و جوانترین زەیتون کە بیبین ماشەڵاڵی گوێزن سنفێکی هەیە کوێستانیە سنفێکی هەیە گەرمیانیە ئەوەی بکە بۆ کوێستانەشەیە بێت لە شوێنەکانە لە شوێنە سەرما و کوێستانیەکانە بینێژی ئەوەی بۆ گەرمیانەوە ئەو کەسانی کە زەیتونە نێژن ئەبێ بزانن شوێنەکەیان چییە و چ جۆرە زەیتونێکیەوێ ساڵی ئەمساڵ بوو بە نمونە بۆ ئەو کەسانەی کە باخی زەیتونیان نەبوو ئەوەی کە لێرە باخەکانی مەسەلەن سنفی زەیتونەکەیان لە گەرمیانی بوو ئەمساڵ بەو سەرمایە کە هەڵی کرد هەمووی وشک بوو خۆشبەختانە ئەمەوا نەبوو ئێمە زەیتونەکەمان کوێستانی بۆ عیبی نەبوو کێشەمان نەبوو هەرچەنە بەفرەکە تۆزێکیشە لقی لێشکاندینەوە ئەو جۆرەشتانە بە 1000 شەڕەشەق و بەزم و ڕەزم و کیلۆ ئەوانە ئەیدەین بە 1250 900 750 بە پێی زەیتونەکەیە بەڵام باسەکەم لەوەیە ئەو وڵاتانە فریایەوە کەون هەموو ئیشەکان بکەن ئێمە فریان ناکەوین ینی منەر فریایەوە کەوم ڕاکەم بە شوێن گونیا و ڕاشەکەم بە شوێن ئەو جۆرەشتانە دەی ساکردنەوەیشی ئەوێ بەڕاستی خۆم نەتوانم ئیسا ئەوەنە کرێکار بیان مێرە بە دەڕۆژ تەکێنن بەڵام ئایا ئەیچی لەکەی مانی نەکرێ بە زەیتون نەکرێ نەگنێرێ بۆ وڵاتێکەوە بێ لە جێ خۆی وشک بێتەوە 4 ڕۆژی تریش بارانە و قڕە و ئەو جۆرەشتانە بەرەوەڵا گرفتی سەرەکی ئەمە ساقبوونەوەیە بەڕاستی 50 تەن زەیتون بیر لەوە بکەمەوە من بەیانی ئەمە نیوەی لابم هەڵی کێشم فڕێم بیکەم بە باخێتر بیکەم بە هەنار بیکەم لە بەزنیە بە پێوە فرۆشرێت